سروکی شپیلا آزادیا کردستانی سیامند حاجوج برلین میوانی من برلین آلمانیای روش باش که سیامند که سیامند نها سزا هاتن را کرن الگورا باوریات دهات چاوری کرن براستی کود سردانا ترامپ ده بریار کوسا بیدان سزا لسر سوریه ورن را کرن باش که جبار از باورت کم وجی گوت را پورا خود کسی باور ند کر ابد دیار ورستاندن ام زانن ترامپ یکی کسی سپونتانا و گلت جارا بریارا دستینی دی زانی مبراستی کاری بیکوری وکا ام زانن افسازای ها کنگرس بریارستاندیه وکا یاسا نولو حسانیه وجی را پورا خود کو فاسازای راکت کی مایت وی کنگرس عربیکه گشتی في ام بيجن برجوندية سوريا يا أفسا زاراب من وقتكي هاتانين و رجيم في وسبو أفسا زاج بو يدخدي رجيمي بكن بس بگشتي ملت زرار دفاش فاسا زايها و أمزانين سوري بشتي شركي دريش زيدا دري 12 سالة هلوشايا فاسا زاجي هسكو اقتصادا سوري اکونومیا سوری یک جار تکهره و چاوابه نظام کنو هاتی سردستلات دوی شبوی روشا سوری یا آبوری گشتی باش به پیوست افسازا رابن از بهارد کم بریاره که باشا بس نوسا حسانیه وکا ترامپ دوی بهاریه ده گوتنه که وی افسازای رابن ناک گوتنا کنگرس چی هایا از بهارد کم وقت لازمه حتی افسازای رابن که سیامن را کرنا و سزایان پوزیسیونا احمد شارع هر واحد سلطان نها بهستر ناکن دوی درباره در نرخاندنات چیه؟ بله صدیصد هست که نه بس را کرنا سزای رومشنا ترامپ پیره وی بهست که اعترافه که امریکی به رومشنه پیدکن حتی نها شرع وكا كسكي لستار حابتا دهات ناس كرن أمريكا اعتراف بينا كر بس بيرو مشنا للسعودية بيرا اعتراف بيتكرن ويبهيستكي بهور يامدا أفسازا رابن فيك شرطا ديني و يك حاجي هابي نحمو دريا جيرا فكي هكا تبهلي كاري اكونومي ببي شركتي غريب كار بكن دوي بن كنترولي دبي أديك آلية ديفا مطرسية هاي منها قوتنا ترامب بريا نوچيوه قهدار كردي دبيشي شرع زلامكي بهيزا وآفتشتكي قلقي خرابة بهور يامدا دوي ام هايجي هابن چينابي سروقكي نو سوري بهيز بي دوی ام کاربن دستلات هف پار بکن و چنابی گروپ کت جوجک دستلات استوی دبی بهیز بی از بهارد کن ترامپ تشتك دیروکا سوری فهم کربانه اب گوتنها ند گوتن از بینم اب گلکی خطره بود امریکی آری کاربن جبوی شرع بهیز ببی ناد به امریکی آری کاربن گو کسک وری سر دستلاتی بهوریای دموکراتیه هبی نیک آلی وکنها سیاست دیکی شريكة شيبكي وحتى انها بحكومتانو حكومتك سنية إسلامية ودفيك حتى يجيكي وري نهيري بهيز ببي كيكي سيامد نها يعني وسا هات راقهاندين جالي أجانسين دنياي وجيكو بناف بينكارية سعودية وتركيا أفقاف جالي دونالد ترامب هات آويتن يعني تباورت كي كو شرطو مرجن أمريكا جي قريداي راكرنا باس زايان لسر سوريا ندن نمكو از هيديت كم هذي از بهارت كم ريا ترامب وينا بنت شرط ترامب ام ناست كن نسياستيت كي انسانه كي تاجرة تجارتيت كي اف قيماني السعودية ام ذكرن 600 ملياري او سرخوش كربو تاخوازا محمد بن سلام بوجي وأردوغان قواسا زيراكي ودخوازا نبوس زاراكي بشرح الرجيروني هردو بيك آنين بس وكم قوت أبريار ند سروكي أمريكا تاني دستيني ويزيناجي قوتنك وهايا وأزهي بيتكم
زیناتی ئەمریکی ڕاکردنا سێزایە شەرت گرێ بدێ و نا سزا ڕاکێ بێ شەرت و مەرج ئەس بە هەوەر دکم و هیڤیام ئەوە زیناتی ئەمریکی لێ بکە کارگەرییا وێ لە ڕۆژەوای کوردستانی دکارێ ببێ یەکێکی سیامەند وزایە ترامپ نەبەس شەرە خواست هەفتیت ناخوادە تێکلیە خوا بە ئیسرائیلە باش بکێ ئاعترافی بە ئیسرائیلە بکێ و پەیمانە ئابراهام ئەمزە بکێ خواست بۆ داعش شەڕی داعش بکێ و کەمپێ هەنە داعش بخێ بن کۆنترۆل ئەف گەلێکی خراپەت بە هەوەریان تەنها ئەمزانن پەیمانەی ئەمریکیە هێزی سووریا دیموکراتە و ئەو کۆنترۆل دیکن کەمپێ داعش تێدا و هەکە ئەف کەتە بن کۆنترۆلە حکوومەتێدا یعنی کەتە بن کۆنترۆلە حکوومەتە شەرە ڕۆلا قەسەدێ نامێنێت بە هەوەریامدا گاڤات دووە ئەوە لەشکری سووری لەشکری داعش لەشکری شەرە وێ هەرێمامەژی کۆنترۆلکن ئەvê داخوازا ترامپ پێش بەر ترامپ وەکەم گۆ ئینسانێکی تیجاری دفکرێ و ژێرە قەسەدێ و داعش مەصروفەکە زێدەیە و هێڤیوی ئەدا هێڤیوی ئەون هەکە حکوومەتە سووری کۆنترۆل بکێ va کەمپە ئەو مەصروفێ هەو خۆدنە بەر مەصروفێ وێ حکوومەت خۆ بدێ بەر ئەس بە هەرتم فکرە ئەنچێ ئەو تێ دفکرێ ئەساسی ئەڤە پەراکەین سووری دەخەرچکێ پەراکەین قەسەدێ خەرچ بکێ و ئاف پێشە ڕۆژێک کارەی ببێ ئاستانگیش کوردار گەکەسیامەند هەر ئیرۆ مەزلوم عەبدێ دیار کرد و ئەو پابەندی ڕێکەفتنە ئادارێنە و لەگەل دەسەڵاتە شامی ئیمزەکردنە لە دەسەڵاتە شامی یانی دە پراتیکێدا وسا دیار دەبە گاڤێن گۆتاوێژێ گاڤێن یەکرەنگی ناڤەندی و دیارژی دکە کوونە ناڤەندی بوون قەد بەرناماوان دەنینە دوێ دەربارەی دەگەر دیتناتە بگرم گەکەسیامەند بەری هەر تشی دوێن بێژن ئەف پەیمانە مەزلوم عافتی شەرح ئەمزە کردە بەحسا نەناپەندیە ناکێ بەحسا فدرالیە ناکێ بەرەڤاژی وێ هەردوو خالی پێشی خالنە سیاسینە و بهتر یەکڕەنگیە شەرح تێدا جهێ خۆ دەگرێ gelek dibêjin bê ev peyman peymaneke leşkeriye newsaye wekem got xalê pêşî rengê siyaseta Sûrî de didê xuya kirin û ev bihtir siyaseta navendî ye gotinana navendî duê peymanê de nîne xalê wek xalê siyasî hene bes kêmayî gereke Meslûm Abdî û Qesedê israr kirbane vê peymanê de Sûriyekene navendî ev nîne wekete got rast e şerع û hikûmeta Sûrî duê behweriyê de ne bûne navendî yanî federalî parçebûna Sûriye û vekirî hemû danûstanê xwe de gotiye ev xeta sor e em vê qebûl nakin. Kekêsiya min yani ji min re gelek balkêşe niha mesela konferansa Yekrêziya Kurdî çêbû li Qamişlo yani bêje ku hemû aliyên siyasiyên Rojavayê Kurdistanê ji gotê de beşdar bûn niha wê yekşan jî bête pêkanîn gelo ew rêkeftina di navbeyna şerh û Meslûm Ebdê de hatî îmzekirin gelo belgeyeke ji bo şanda Kurdî yan şanda Kurdî peywendiyên xwe li gel desthilatê Şamê di çerçeveyeke siyasî de giştî de dê birêve bibe Em zanibin şerع ez behor nakim vê komîta yanî ev grupa Kurdî ya netîca vî konferansê heye istiqbala wa bike behoriya şerع de peymanek Kurdar re emza kiriye peymanek bi Meslûm Ebdî re emza kiriye û ti pêwistî nîne danûstanina grupeke dîre bike û vekirî got ku min peymanek heye bi Kurdar re û ez ser wê kar dikim û bi rastî ez nabînim ti pêwistiya vê komîteya heye ji ber yek komîte çêbûne pêdê û îdarê gelek komîte çêkirine û ne bes pirsê siyasî têne guftugû kirin yê îdarî têne guftugû kirin pirsê ne bes pirsê leşkerî pirsê siyasî û îdarî têne guftugû
وەکەمیناک سەرپەروەردەی کۆمیتە کچێ بوو ئەف نەپرسەکە سیاسیە بەس قەسەدەی کۆمیتە چێکرێ شەرە و خەبەراو یێژوێ بێژێ ئەس نکارم دەلەگەی کوردیرە گفتوگۆ بکەم با کۆمیتەمە چێکردنە و گفتوگۆات کرد باوەریاندا حتا نەها و ئیرۆژی مەزلوم عافتی گوتی ئەم پابندم پەیمانامە بە شەرە ئەمزەکردنە بەس ئەو پەیمانە ئەمزە کرد یەکێکەی مەزلوم عافتی بەڕەڤاژی لەف هاتنێ دوی کۆنفەرەنسی دێ یانی بێژێ ئەس پابندم بە وەسیقا کۆنفەرەنس و ئەو پەیمان ینی ئەو لەف هاتن دبێژێ دبێ سووریا پێشە ڕۆژ فەدەرال بێت و هەرێمەکە گرتی کوردی هەبێ بەس پەیماناکێکی مەزلوم عافتی بشەرارە دێناینێ زمان بە هەوریاندا پەیماناکێکی مەزلوم عافتی گەرەکە نەبووبانە فیرەنکی یانی بووبانە گەرەکە بەس خالی لەشگەری سەروی ئەساسی ئەمزە کردبانە بەس ئەف نەبووە پێشە ڕۆژی ئەvê vê astengîka mezin ji vê komîte dixwaze komîte hevbeş ya dixwaze herêşanî بله سپاس دکم که کیسیامند حاجو جه برلینیل گلمه